هۆکاری قەرەبوونەکردنەوەکەی نازانینەوە هیچ ئەمە چاوەڕێی وەی دەکەین جوابێکمان دەرێتەوە وەکو زەرەریش زەرەر هەموو زەرەرمان کردی نزیکەی 6-7 دوکانین هەر لە 50 وەرەقە دەفتەرێک دەفتەر و نیوەک 2 دەفتەر هەتا 5-6 دەفتەری دەڕوە هەیە مارکێتە بای 20 دەفتەری تێدا بۆ 6-7 دەفتەری زەرەرە ئەمە ئێستا 2-3 ڕۆژ پێش ئێستا تەلەفۆنیان لەلایەن پەیوەندیدار کرد گوتیان ناوی دوکانداری تێدانە لە قەرەبووی ئەمەژە ڕۆهاتینە نوێنەرمان دوونە فەرماننارتە ژۆرێ لۆکن پارێزگار لەوێ نەبووە جێگریتی نوێنەریتی نازانم قسەیان کردێ گوتیان دوکاندارەکان قەرەبوو ناکرێنەوە لەبەرچەوە کارێکی ئەمەژەوەی نازانین ئەمە هەموو زەرەرمان پێکەتیا هەموو لێژنە دووزاراتیە کەشفی دوکانەکانی کردیە ڕسمماندایە ڤیددیۆماندایە فۆرممان پڕکردەوە هیچ ئەشکالێک نەبووە بەس ئێستا دەرێن قەرەبووکردنەوەی وانەی لەگەر نیە نازانینەوە کارەکە چیە نێزیکەی دەفتەرەکە تا دەفتەرە نیوی زەرم کردیا بای دەوەڕقەی مەواد ناتە دەرێ سەر هەموو فرێدا سەر لە نوێ چوومە مەواد بینایتەوە ئەی بەقەردی نایتمەوە خۆ پارەم نەبووە بە ئێستا خوا خێری جوملەچەکان بنووسی لە حکوومەتی بەڕەحمتر بوونا گوتیان بڕۆکەنجێ پارەت هەبوو بماندەوە بەسا دەبی بیدەینەوە مانگەی چکەنا 5 مانجی کە 5 مانجکەنا ساڵە چکار دەبی بیدەینەوە شتیوان چێ؟ بەڵێ ئێمە بەگشتی زەرەرمان کردیا هەمانە نزگەی 3 دەفتەر هەمانە نزگەی 3 دەفتەر و نیو من یەک بەخۆم نزگەی 90 وەرەقەم زەرەر کردیا بابەتەکە هەر زەرەرە گەرار چەندێک بی و ئەوەی کە ئەو قەرەبووی کە خڕیش کراوە چ لە جیاتی دەسەڵات و چ جیاتی خێرخوازی و هەموو لایەنەکان بە ناوی قەرەبووی لێ قەماوەکان خڕکراوە و هیچ مانایشی تیانە کە ئێستا دابەشکاری تیا دەکرێت وەکەوەی دەڵێ ئێمە قەرەبووی ماڵەکان دەکەینەوە بەڵام دوکان و شتەکانی تیانە دوکانی تیانێ سارەی تیانێ مارەزی تیانێوانی تیانە ئەو جیاکاریە بەڕاستی شێکی تەواو بێ معنایە بەلا ڕێدابردننی قەزیەکانە و خواردنی ئەو سەروەت و سامانەیە ئەو پارەیە ئەو قەرەبوویە کە خڕکرایتۆلۆ لێ قەوماوەکان طبعاً ومێدمانەوە بوو کە بین و هەواڵێکی خۆش وەرگرین کە قەرەبووی دەکرێنەوە بەس بەداخەوە دیارە لە محافەزە شەروامان پێگوترا کە ناوی دوکاندار و هیچ شتێکی تیانێ تەنیا ماڵەکانن و من بە تەحەداشەوە دەڵێم لە 120 ئەو قەرەبووی کە کرایتەوە هی ماڵەکان ئەگەر 120 حکومەت بیاگەنا هیچ حکومەتنی علاقی بە حکومەتەوە نیە هەمووی لەسا زۆدی شخصی بووە لە کۆمپانیاکان بوونەکە سربەخۆ هاتنە قەرەبووەکانیان کردیا ئەو پارەی خڕکرایتەوە هیوادارم پێمان بڵێن کە چی لێکرا چکە لۆ ئێمە خڕکراوە لۆ لێ قەوماوەکان خڕکراوە و ئێستاش وا دەبینین یعنی بە ڕۆژی ڕووناک دەخورێ و بزر دەبی و قەرەبوویش هیچ معنایشی تیان نامینێ کە برادەراتی ئەم شتەکە پارەم